Irak Kürdistan'ın başkenti Erbil bugün yeniden tarihi bir güne, tarihi bir ana şahitlik yapıyor. Peygamber Efendimiz Hazreti Muhammed Mustafa sallallahu aleyhi ve sellemin dünyaya teşriflerinin yıl dönümü münasebetiyle bugün Erbil'de Mevlid etkinliği düzenleniyor. Evet, etkinlik günler öncesinden itibaren hazırlıklar yapıldı. Caddeler, sokaklar, evler, iş yerleri süslendi. Yemekler hazırlandı, ikramlar yapıldı. Ve Erbil halkı bugünü iple çekiyordu, bugünü arzuluyordu. Ve bugün yeniden meydanlar doldu. Sabahın erken saatlerinden itibaren on binlerce Erbil halkı çocuğuyla, çoluğuyla, kadınıyla, erkeğiyle, yaşlısıyla, genciyle bu meydanlara doldurdu. On binlerce insan bugün tarihi Erbil Kalesi'nin dibinde bulunan bu meydanları hınça hınç doldurdu. زۆر پیرۆز و مبارەکە ڕۆژی پیرۆزە ڕۆژ لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم. لبروي ببر شفاعتي بيغمبرك كمين عليه الصلاة والسلام وهر يكيك ليمك أمرو صلاوات بجاني بيغمبر أدا عليه الصلاة والسلام أم صلاوات لدانا عبادتك زور قوريا. الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. ما قالك خوش حالين همو ساڵێ لە شاری هەولێرێ خەرکەکی زۆر هەموو لەو ڕۆژە دادەبەزیتە ناو شاران تعبیرە لە خۆشەویستی دەکات بۆ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم. فئەمە گەلێک دڵخۆشین لەبەرەوەی هەمی ساڵێ خەرکی هەولێرێ خاستەن و هەرێمی کوردستان عموماً دێتە ناو شاری، دێتە لە مزگەوتەکانە سەلاوات لێرەدا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەشید و هتافات دەرێتەوە. خودێ گەورە پاداشتی هەمووش بداتەوە. خودێ خێرەوە بنووسی یا ڕەبی. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. والله هر وقت دبينين خلق لهولير الحمد لله زور خوش حالة بيادي روجي لدايق بوني بيغمبري خوا صلى الله عليه وسلم. اوان نشانه محبتي وشوين كوتا بيغمبري صلى الله عليه وسلم.
وهروها ئەمە لێرەوە داوا دەکەین ئەو خەڵکە بە فعلی لەو ڕۆژەدا ئەوەی دووبارە بکاتەوە کەوا شوێنکەوتە پێغەمبەری صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وما أرسلناك إلا رحمة للعالمين پیغمبر صلی الله علیه وسلم رحمت بو همو عالمین پێویستە ئێمەش وەکو مسلمان کە شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله علیه وسلم پێویستە ئەوها ببینە ڕەحمەت بۆ هەموو خەڵکی ببینە ڕەحمەت یعنی وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم المؤمن كالغيث أينما وقع نفع لە هەر جێگایەکی بین منفعەتمان هەبی لە بۆ خەڵکی سوودمان هەبی لە بۆ خەڵکی ببینە ڕەحمەت لە بۆ خەڵکی نەبینە زەحمەت لە بۆ خەڵکی و هەروەها سیمای مسلمانەتیمان پێوە دیاربی لە جلوبەرگماندا لە قسەکردنماندا لە هەرس و کەوتماندا و هەروەها زۆر سەڵاو لەسەر پێغەمبەر لێ بڵێن صلی الله علیه وسلم و سونەتەکانی جێبەجێ بکەین و لە کۆتاییدا دەرێن یا ربی خوا لە گوناهمان خۆش بی خوایە لەگەڵ ئەو پێغەمبەردا صلی الله علیه وسلم حەشرمان بکەین وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه وسلم. شعر خۆشەویستێکەوە بەردەوام پێغەمبەری لە یادە عەلەیهی الصلاة والسلام بە کۆرایی چاوی دوژمنانی خوا بە تایبەتی لەو ڕۆژە مبارەکە خۆشحاڵ و شادمانین بە ئەوەی جەنابتان کە مقابلەمان لەدە دەکەن خۆشحاڵ و شادمانی کە نەمردین ئەو ساریش یادی لە دایکبوونی پێغەمبەر دەکەینەوە صلی الله علیه وسلم. خۆی ملەتی کورد مەشهورە بە ئەتباعی صلاح الدین ئەیوبی صلاح الدینش لەسەر سنەتی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم. هەموو کوردستان بالئەخەس شاری هەولێر یعنی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە ڕوحی خۆی لە گیانی خۆی لە داک و بابی لە ژن و منداری لە هەموو کەسی خۆشتر دەوێتن و بە داواکارشم لە شاری هەولێر هەتا پێیان دەکرێتن دەست بگرن بە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوانترین پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم مسلمانانی جیهانەکەم و مسلمانانی کوردستان بە تایبەتی و شاری هەولێر. لە ڕاستیە ئەم دیمەنانە دیمەنی دڵخۆشکەرن لەبەر عەشق و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پێغەمبەرەی کە خوای پەروەردگار لە حەقیان فەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. بەڕاستی پێغەمبەری خوا ڕەحمەت بۆ هەموو عالەم بۆ ئینس بۆ جین بۆ ئینسانەکان بۆ جنەکان بۆ هەموو عالەم بۆ مسلمان بۆ غەیری مسلمان وێ پێویستە ئێمەش ڕەحمەت بین وەکو ئینسان وەکو مرۆڤەکان وەکو مسلمان ڕەحمەت بین بۆ هەموو لایەک ئێمەش لە ژیانی خۆمانە دووبارە و سێبارە پیرۆز بێ ئەو یادە بەخێر و خۆشی والسلام عليكم ورحمة الله وبركاته. خدای بخشنده و مرحبان درود و رحمتی برده بسر پیشوای مرواتی محمد صلی الله علیه و سلم و با ایمه مسلمانان شتا روز دوای پی خوشحالم امرو لمراسم د خدمت پیغمبری خوای پیغمبری خوا من بە گەورە داناوە پیغمبری خوا تاجی سەرمانە پێشەوەمانە سەرکردە و ڕابەرمانە بەڵام ئەوەندەیان کفایەت نییە چونکە ئەمە دەبی ژیان دینمان هەمووی لە خزمەت پێغەمبەری خوا دەبی لە ڕووی لە هەموو ڕووکانی ژیان لەباری کۆمەڵایەتی سیاسی اقتصادی عملی ماڵ و منداڵ خزمەتکردن دەبی هەمووی لەسەر مەنهەج و بەرنامەی پێغەمبەری خوای بی بەوەی دەسەلمێنین کە پێغەمبەری خوامان خۆش دەوێت چونکە خوای گەورە دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. خوای گەورە دەفەرمێ ئەگەر پێغەمبەری خواتان خۆش دەوێت منتان خۆش دەوێت دەبی لەسەر مەنهەج و بەرنامەی پێغەمبەری خوای بن. پێغەمبەری خوش بەوەی کفایە نییە وەکو باسم کرد کە ئەمڕۆ چەند نوقلێک ببەخشینەوە و بڵێن پێغەمبەرمان خۆش دەوێت و چەند سەلاواتە لێ دێن بڵێ ئەوانە هەمووی گەورەیە هەمووی لە خزمەتی پێغەمبەرە بەڵام زیاتر ئەوەیە کە ئەمە ژین و دیرمان لە خزمەتی پێغەمبەری خوای بێت چۆن پێغەمبەری خوای چۆن ژیایە چۆن تەحملی کردیە چۆن لە خزمەت قورئان بووە. Shishir
خۆشحاڵین بەوەی کە یادی لەدایکبوونی فەخری عالم پیرۆزبایی لە هەموو مسلمانی جیهان بەگشتی مسلمانی کوردستان بە تایبەتیەکەین و بە خێراتنی ئەوەی خۆشەویستەکەین بۆ ڕووماڵکردنی ئەو کەرنەڤاڵ و ئاهەنگ و خۆشی دەربڕینەی کە بە بۆنە یادی لەدایکبوونی فەخری عالم محەممەد مستەفا صلی الله عليه وسلم. طبعا هەموو ساڵێ بە خۆشحاڵیەوە هەولێر ینی شاری سوڵتان مزەفەرەدین بەڕاستی ینی کەرنەڤاڵێکی ئاوها گەورە ساز ئەکرێ و ینی ئەو پەڕی دەربڕینی خۆشی و شادیە و ئەو پەڕی وەفایە بۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. هیوادارین هەردەم شاری هەولێر یعنی ئەو لۆگۆ جوانەی خۆی بزر نەکاتن ئەو وێنە جوانەی خۆی هەموو ساڵی دووبارە بکاتەوە و بەڵام چاکترین مەولود بەڕاستی کە بمانەوێ بیکەین بەڕاستی زیندووکردنەوەی ئەخلاق و سنت و ڕەوشت و ئاکارە جوانەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. وا پێویستە ئێمە ئەگەر بمانێ مەولود بکەین ئەبێ مەولود بۆ ساڵی ئایندەوامان لێ بکاتن کە ئێمە بەڕاستی ئەخلاق و ئاکارەکانی پێغەمبەری لە ئێمە بەرجەستە بیتن بۆ ئەوەی بە عملی پیشان بدەین فعلا ئێمە ئومەتی محەممەد مستەفاینە صلی الله عليه وسلم. کوردستان باشوور هەولێری ئەم ئەربیلینە ئەمانەها بۆی مەولودا پێغەمبەر ولادەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ملەتی ئەربیلێ کوردستانی لە بن قاڵا ئەربیلێ کۆم بوونە ولادەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یاد دکن یەک خۆی عەرەبی خۆی خەملاندنە ملەتی ڤرا خۆ خەملاندنە دکانی خۆی و قاڵێ و چارشی بازارێ گشکی خەملاندنە.